ماوەی زیاتر لە نیو سەدەیە و لەگەڵ هاتنی هەر جەژنێکی قورباندا دانیشتوانی ناحیەی تێکەی جەباری قوربانیکردنی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. ئەوان باس لەوە دەکەن سەرەڕای بەردەوامی قەیرانی دارایی، بەڵام بەهۆی پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام و خۆشەویستیان بۆ سونەتەکانی پێغەمبەری سەروەرمان ساڵانە بەردەوامن لە ئەنجامدانی سونەتی قوربانیکردنی بە کۆمەڵ لە ناحیەکەیاندا. تقریبا ئێمە لە بیرۆرێمە هەرەکرام قوربانیە کراوە درن هەموو کەسێک لە ماڵی خۆ سەری ڕۆ دێتە لێرە وردەکرێت داباشەکرێ ئێسک بەجیا وردەی نەرمەکەش بەجیا وردەکرێت دوایی باشەکرێ بەسەر ماڵانە تر هەر ماڵێک تر سنی یۆرەی نەفەرەکان سنی بەرکرێتەوە بەرکرد یاشتا لەخوا بەجێ هەچنێ قەیرانشە خەڵک بە بوونەی سونەتی پێغەمبەر سەڵام عەلەیهی وسەلەم ئەم دابش کردو و ئەیکە هەموو ساڵی بکەین ئینشاءالله. بەپێ ئەو زانیارەی گەیشتووەتە ئێمە هەر لە دێر زەمان و ئەمە هەم بووە لە باو باپیرانیەمەوە ئەمە سونەتێکی مؤکەدەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ رحم الله الأشعرین ئەشعرین دێیە بوون یا قەومێ بوون لە شاری مەدینەوە دوور بوون هەموو ساڵێم کردەوەیان نەکرد یعنی ئێمەش پێمان وایە بێ 195 تەقلیدی ئەوانە چونکە ئەم قوربانیە لێرە کۆکرێتەوە دوای دابەشەکرێتە سەرجەم ماڵەکانە یعنی هیچ جیاوازیەک نینە نێوان شین و توێژەکانە چی هەژار بێ چی دەوڵەمەند بێ هەر شتێ بێ. ئەمە قوربانی ئێمە وەکو ناحیەتێکی جەباری ئەم قوربانیەکەین بەدەر لەوە قوربانی بۆنێکی ئاینێ بۆنێکی کۆمەڵایەتیشی وەرگرتووە خەڵکەکە لێرە بڵێن هەمومان لە ماڵەکان ئاژەڵەکان سەرە بڕن هێنن لێرە هەمووان خڕەکن دوای دابەشێکەکەنەوە سەر ماڵەکانە وەلو ئەم قەیرانی دارایی تەسیری کردووە بەس بەڵامێ بۆ دەرەجەنا خەڵکی بۆ خۆشەویستی دینەکە و سونەتەکە هەر بەردەوام بووە. مامۆستایەکی یاینیش ئاماژە بەوە دەکات سەرەڕای ئەوەی لە ئێستادا چەندین کۆسپ و لەمپەر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکرێت بۆ ئەوەی لە دروشماینەکان دوور بکەونەوە بەڵام بە ئەنجامدانی سونەتی قوربانیکردن هاوڵاتیان ئەو کۆسپ و لەمپەرانە ڕەت دەکەنەوە. پێم وایە هەنێ خەڵک لەو موچەکەمەی کە هەیەی من ئاگام لێتی بە قەرز و بە قست و بەو شەوازش قوربانی کردووە حەز ناکە ئەم فەزڵ و گەورەیە بەسەرا تێپەڕێ و دەستکەوتێکی نەبێ. ئەوە ڕازگۆی و ئەساڵەتی ملەتی کوردی موسڵمانە گەیەنێ سەرڕای ئەو هەموو ئەرقەلانی لە دینەکەی بۆی دروستەکەن دەسەخەن لەمپەری بۆ دروستەکەن کە دینەکەی کاڵکەنەوە بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام ڕەگ و ڕیشەی داکوتاوە لە ناو خەڵکی کووردا و حتا ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژ زیاتر پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلام و ئەم قوربانیش زیندووکردنەوەی سونەتی ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام و ئەگەر ئینسان لە دڵەوە ئیماندار نەبێ دەستی ناچێتە ماڵەکەی. خوای پەروەردگاریش لە دە شوێن باسی تێکۆشانەکە بە نەفس هەر نۆجارەکەی ئەوەڵی ئەفەرمێ بی ئەموالهم و ئەنفوسیهم ئەمانەی خەڵکی ئەم کۆمەڵگەی کوردەواریە بە ماڵ دەستیان شلە بۆ بەرباخەڵیان ئەو کات ئیتر ئیمانیش لە بەرباخەڵەوە دەرەکەوێ ئینسان. سوپاس بۆ خوا وەکو بە چاوی خۆتانی بین ئەو هەموو گەنجە خەریکە و ئەو هەموو ڕیش سپیە و سوپاسی خوایەوێت. لەگەڵ ئەوەی ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی باڵی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کێشاوە بەڵام خۆشەویستی هاوڵاتیان بۆ ئەنجامدانی سونەتی قوربانی وای کردووە هاوڵاتیان ساڵانە و لە جژنی پیرۆزی قورباندا بەردەوام بن لەسەر ئەنجامدانی ئەو سونەتە گەورەیە. ئەمەش ئەوە ئەسەلمێنێت کە کورد لە مێژە پابەندە بە بەها باڵاکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکەی جەباری.